خزمەتتان مەڵێ سیاری یەکەمانەوە بوو مامۆستا گیان لەسەر ڕەسمکردن باش بەڕێستان پێشودا باسی ئەوتانەکە کە بە هەموو جۆرەی وێنەگردن حرامە باش بەڵام ئێستا ئەفەرمون وەکو بەرئاوێنەیەک وایە هیچ ئیشکالێکی نییە باش دڵێ لە پێشودا وتوتە بە هەموو جۆرێک ڕەسمگرتن حرامە نەخێر براکەم قەت من شتیوام نەوتوت بێتم بە هەموو جۆرێک وتبەمە بۆ ضرورەتێک بێ یا بۆ مەسلحەتێک بێ دروستە وەش فتوای زۆرێک لە عولەمایە ئەی ئێستا بەلامەوە وێنەگرتنی فۆتۆغرافی ئەگەر مەفسەدەیەکی لە دوانە بێت ئاساییە ناکەوێتە ژێر ئەو حەدیثانەی کە تەسویر بە حرام دەزانن چونکە لە ئەسڵدا زانایان دەفەرمون ئەوە عەکسە نەک تەسویر بێت یعنی حەدیثی تەسویر لە شەرعدا شمولی ئەوە ناکە ئەمەش قەولی کۆمەڵێک لە زانایانی ئەهلی سوننەتە و بابەتێک نییە پەیوەندی بە عەقیدەوە هەبێ بارەکە الله فیک ئیلا کەسێک بۆ تعظیم و بۆ تەشەبوه و ئەوە ڕەسمکە یا پەیکەرکە یا بەدەست چێش بیکە ئەوە جیاوازە لەگەڵ ئەوە نین بەڵام کامێرەیەکە مۆبایلێکە ڕسمێکی یادگاریە یا ڕسمێکە دەیگرێت ئەوە ئینشاءالله ناچێتە ژێر بابی ئەو حەدیثانەوە بارەکە الله فیک ئەگەر وابێ کەواتە هەرچی ئاوێنە هەیە لە ماڵەکانمان دەیە بیشێنین چونکە ئاوێنەش ڕسممان دەگرێت ئەگەر بژڵێ آخر کواخۆ نامێنێتەوە ئێخۆ عیبرەت لە حەدیثەکەدا عیلەتەکەەوە نیە بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئەوەیە کە تۆ هاوشێوەی تۆ لە سەر وەرەقەیەک بێ لەسەر شاشەیەک بێ لەسەر شتێکی تر بێ دەرچێتەوە بۆیە نایگرێتەوە براکەی من ئەوە ڕەئی ڕاجحە مەسەلەیەکی ئیجتیهادیشە هەر عولەما هەندێکیان دەفەرمون بەس بۆ ضرورەت و مەسلحەت دروستە هەندێکی دەفەرمونە خێر ئەمە شمولی ناکە شمولی حەدیثی تەسویر ناکە بۆیە کێشە نییە و حرام نییە انشاءالله بە هەر حاڵ موسڵمان لەسەر هەر ڕایەک بێ دەبێت ڕێز لە ڕاکەی تریش بگرێ ئاسایی انشاءالله و ئێمەش ڕێزمان هەیە بۆ ڕای تێک ڕای زانایان گرفتێک نییە براکەی منەوە